سەر لە بەیانیەکی زوو بوو مەرگ هات و سێ گەنجی تازە بێگەیشتووی لە گەڵ خۆی دابرد. بەهۆی خێرایی لە ڕادە بەدەر سێ گەنجی سلێمانی بەهۆی وەرگەڕانیانەوە لە نزیک نەخۆشخانەی شار گیانیان لەدەستدا. شاید حاڵێک کە لە کاتی ڕووداوەکە لەوێ بۆ باز لە ساتی ڕوودانی کارەساتەکە دەکات. کە هاتم سیارەکە لێیا و بەخوا 10 کەس 12 کەس بە پۆلیسەوە لێرە بوون و پاسەوانی گوزەرەکەش کە ئەو شەو لێرە پاسەوانە ئەویش لێرە وتم حاجی شکر سەلامەت بووی وتی لەخوا بە زیابێ شکر سەلامەت بووم. سیارەکە لێوا بوویتر دوو جەنازە یەکیان لە ناوەڕاستە یەکیان لەولا ئەو ئەمیکەش کە دەریان هێنا ئەو خێرا بیبەن بۆ خەستخانە بەس فریانەکە بەڕاستیان لێوان مرد. یەکیان مابوو خۆی بەست بۆ ئەمە سیارەیە لەم بێ سەرەتاکانە بڕاوەتەوە و دوای لە حیمە کرێتەوە. دڵنیام هەر لە شوێن لە حیمەکەی ئمە سەرمان کرد هەر پێشەکەی ئەوەی کە لە حیم کراوە بە بوو نازانم بۆدی پێڵێن جسمەکەی پێڵێن ڕۆی بوو بە مەچینەکەەوە تقریبان 25 مەترێک لەورا دوکانەکەی منەوە ئەوەی یا بەعکس زۆر مای خەفەتێکی ناخۆشە خۆزگە دوکانەکەی من بسوودایە ئەو ئەوانەی چیان لێ نەهاتایە. لە ئۆتۆمبیلەکەدا 4 کەسە بووە بەهۆی ئەوەی کەسی چوارەم خۆی بەستاوەتەوە بە سەلامەتی لە ڕووداوەکە دەرچووە. ئەوانی تریش دەست بەجێ گیانیان لەدەستدا و تەرمەکانیان کە هێشتا کە سوکاریان لە خەودا بوون و چاڕوانی گەڕانەوەیان بوون بۆ ماڵەوە بران بۆ پزیشکی دادی و بە تەلەفۆن هەواڵە ناخۆشەکە بە خێزانەکانیان درا. بەهۆی ڕووداوەکە ئۆتۆمبیلەکە بە تەواوی لە یەک هەڵوەشاوەتەوە و هاوڵاتیە کە ماڵی نزیکی شوێنی ڕووداوەکەی وتی بە پەلە هاتینە دەرەوە و بزوێنەری ئۆتۆمبیلەکە بە ئاگرەوە نزیک ماڵی ئەوان بووە بە پەلە هاتوونەتە دەرەوە و کوژاندویانەتەوە. کە من لەسەر قادرمەکان بۆ مادم خۆرەوە بانگیەدا بانگی باەتە نازام ساعت چەندە بوو بەخوا تقریبا هەر ئەوم ئاگەر مەشینەکە کەم نەهاتم ئەلێرە دوایی سیرم کرد کە مەچینەشە ئەو مناڵتیان ماتۆڕە ئاگری پێوە بوو تێگەێتن ماڵی ئەمە ئاویان هێناوە بە سەتڵ کردیان بە مەچینەکە مەچینەکان کوژانەوە ڕەنگەم ئاگەر مەشینەکە بەر هادوو ئەلیا پڕێدرا بوو جەنازەیەکیش ئەلیا بوو لە ئاخریا کە بینیم. ئێوە جەنازەکەتان بینی؟ من بەس نەچوومە سەری دەبێ ئەو برا شورتانە وتیان نابێ بێنە سەری نەچوومە سەر من یەک جەنازەم بینی. سارەکەش لەو دیوە سارەکەش کە دوایی تۆزێکنەکەی مابوو وابزانم ئێتر نانێژمە بچینە پێشەوە. باز لەوە دەکرێت ئۆتۆمبیلەکە بە خێرایی 240 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا ڕۆیشتووە و سەگێک هاتۆتە پێشی ویسوێتی خۆی لێلا بدات. ئەم ڕووداوە ڕوویداوە و سێ کەس بە ناوەکانی شیروان ڕەسوڵ، ئاریان جەلال، سروش عەلی گیانیان لەدەستداوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.